چوونە سەرەوەی ڕێژەی ناڕەزایەتیەکان دژبە کوشتنی مەحسا ئەمینی. بەپێی هەواڵی گەیشت و ئێوارەی دووشەممە 28 مانگی خەرمانان ناڕەزایەتیەکان بە کوشتنی مەحسا ئەمینی 22 ساڵ تەمەن لەلایەن گەشتی ئێرشادەوە تەشەنەی کردووە بە شار و شارۆچکەکانی دیکەی ئێران. بەپێی ڕاپۆرتانەی لە شارەکانی سەقز، سنا، کامیاران، بانا، مەریوان، مەهاباد، بۆکان، سەردەشت، نەغەدا، جێولان، شنۆ، پاوە، پیرانشار، ئیلام، کرماشان، ورمێ، دیواندەرە، جوانڕۆ، مەشهد، محەممەد شاری کەرەج، تاران، ئیسفەهان، ڕەشت، تیکاب و شیراز بەدەستمان گەیشتووە ڕێژەیەکی بەرین لە کاسبکاران پێوەستی مانگرتنەکە بوون. لە شاری کامیاران هێزەکانی ڕژیم بە باتۆم هێرشیان کردوتە سەر خۆپیشاندەران. لە شاری دیواندەرە هێزە سەرکوتگەرەکانی ڕژیم دەستڕێژی گولەیان لە خۆپیشاندەران کردووە و 3 کەس بە ناوەکانی فواد قەدیمی، محسێن محەممەدی و ئەفشین سوبحانی گیانیان لەدەستداوە. لە شاری سنەش هێزەکانی ڕژیم بە فیشەکی ساچمەیی هێرشیان کردووەتە سەر خۆپیشاندەران و لە شاری مەهاباد هێزەی نظامیەکانی ڕژیم بە مەبەستی ڕێگریکردن لە کۆبوونەوەی خەڵک لە شەقام و مەیدانەکانی شار بڵاوەیان پێکراوە. راپۆرتەکان لە شاری تارانەوە باس لە خۆپیشاندانی خەڵک لە شەقامی حیجاب و بلواری کەشاوەرز دەکەن و بەپێی ئەو گرتە ڤیدیۆیانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا بڵاو کراوەتەوە ئۆتۆمۆبیلێکی گەشتی ئێرشاد لەلایەن خەڵکی ناڕازیەوە سووتێنراوە. بە وتەی هاوڵاتیان لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە هێڵی ئینتەرنێت لە زۆربەی شارەکان بەرتەس کراوە. هاوکات گروپێکی هەکەری ئینتەرنێت چەندین وێنەی لە سیتیسکەنی مێشکی مەحسا بڵاو کردوتەوە کە تێیدا نیشانەکانی شکاندنی ئیسقانی کاسەی سەری لەلایەن هێزە ئەمنیەکان و خوێن ڕێژی مەغزیەکەی بەڕوونی دیارە. لە هەواڵێکی دیکەدا 3 هاووڵاتی خەڵکی سەقز بە ناوەکانی کامیار حەیدەری، محەممەد زەبێحی، ئەهوەن هوشمەند لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەست بەسەر کراون. شایانی باسە کە ڕۆژی یەکشەممەش 27 خەرمانان هاووڵاتێکی خەڵکی سنا بە ناوی لوتفوڵڵا ئەحمەدی لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گوازراوەتەوە. بەپێی دوای زانیاری لە شاری بۆکانەوە خۆپیشاندەران لەگەڵ هێزەکانی ڕژیم لە بەردەم فەرمانداری تێکەڵچوون و 2 کەس کە یەکێکیان پیاوێکی بەساڵات چووە بە سەختی بریندار کراوە. جێگای ئاماژەیە کاتژگە لە شارەکانی ئێران و کوردستان، شارەکانی واشنگتۆن دیسی، لۆس ئانجلس، وانکۆڤر، بەرلین و پاریس لە ناڕەزایەتی باکوشتنی مەحسا ئەمینی لە بەردەم سەفارەتخانەکانی کۆماری ئیسلامی کۆبوونەوە و دژ بە ڕژیمی کۆماری ئیسلامی و بەرپرسانی جنایەتکاری دروشمیان وتەوە. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ 4 هاووڵاتی خەڵکی پاوە بە ناوەکانی ئەروین ئەقباڵی، پێشەوا ڕەهبەری، بابک قاسمی و ئاشنا ڕەسووڵی لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەست بەسەر و پاش کاتژمێرێک پێشەوا و ئاشنا ئازاد کراون.